وایە نەریتێکی جوانە لای تۆوانە کاکاجیان نەریتێکی جوانە بخۆت ئامادەکەی بۆ جەژن ئامادەکرایری لە کوردەواری خۆمانە هەر هەبووە لە ناو گوندەکانی شابێ و لە ناو شارەکانی شابێ بەس تو خوا هەمی مەخەنە ئەمڕۆ هەمی مەخەنە عارفەوە شەر نییە یاخستوێتە عارفۆلا چێ دوێنێ شەنێ کاریتر هەیە کردبێت یان بەڵام ئەو شتانێکی تر هەستەکەی زۆرتر بەرگاگرێ بۆ جەژن نامێنێتەوە خەنە جەژنابیکە جا لە جەژنا تۆ خۆت ئاماداکی پێشوازی لە میوان بکەی میوان بەجێ بەڵێ خەریکیشکردنی چۆشتی وابێ لە میوان بکەی ئەوەش سەیکی ترە ئێستا لەگەڵ کاگرێنە سەباسی ئەومانەکردنە دەرهێنەرا باسی ئەومانەکەیانی ئەوی چوونمەتە بازار زۆر کاسب کار و توێتی جاخۆ لە جەژن ناچێ ڕەنگی جەژنی پێوە نیە ئەوە تا عارفێ و توێتی ئیشەیە ئاچۆ بە دوکانێکی جوانکاری ئۆتۆمبیل توێتی لە عارفاچێ یعنی بەس باشە ینی قسەمان لەسەرەوە کردوتمان شکور ئێستا خەڵک هۆشیارترە بەراورد بە جاران هەموو شتێک ناخاتە عارفەوە جاران تۆ تەماشاکە ئێستا دەلاکانیش هەروایە بەڵام ئێستا زۆر کەس چەند ڕۆژێک پێش دەژن سەری چاکەکە دەچێت بۆ ئارایشگا هەموو شتەکان یعنی بواری مەسەلەن گۆشت و کڕین و پێداویستەکانی ناخاتە عارفەوە خۆی ناخاتە ناو ئەو لۆد و زۆر و قەرەباڵ زۆری کە لە عارفەیە هەیە هەرچەنە دوێنێ موچە هاو ئەمڕۆ هەستەکەم بازار بە هەموو جۆرێک لۆدی لەسرە بێت تێکی ئەمڕۆ بەش دوێنێ بەشێکی زۆر لە وەزارەتەکان موچیان وەرگرت لەبەرەوە ئەم ڕۆزانم بازار تۆزە قەرەباڵغترە بێت لەبەر ئەوە تەسەوڕەکەم بەشێکیشی پەیوەندی بەوە بێت کە هەندێک کەس فریای نەکەوت موچەکەی وەرگرت اینجا ئەوە کە باسی ماڵپاکردنەوە ئەوانەمانە کرد کاکادی لەو سەرۆکی نەخێوانیە بۆ چێ لە جەژن و ئەوانەیە ماڵپاکێنە اینجا خۆ هەر لە جەژنی شانیە کەنان بخۆین و هەندێک شتەیە بیکڕین چەرەس و کۆمەڵک بابەت هەیە تۆ بەس لە جەژنا خێرا فریای ئەوە بکەی بچیت لە شوێنەکان بکڕێ خۆ لە هەموو ڕۆژەکانی تری ساڵا جوزان فاسۆلیا خۆی قەیسیە خۆی چەرەسە خۆی بۆ چێمووی لە جەژنایەوە نییە کاتەوە شەرعینەن ماڵپاکردنەوەکە وایە الله أكبر الله ئەوە بەیانەن جۆ لێ نەبێ یان عاش دوای ئەیشا زای چ تایبەتمەندیەکە ئاوە ئەیوان نییە بەرەوەڵە بەیانی هەڵمەسە و جۆ لەو بانگ و پەرستشە ئاینی بەینانی جەژن لە هەموو ئەوە نییە زۆر زۆر یعنی تر بۆن و بەرامی جەژن یعنی ئەوە بەیانێکی نەخۆم وازام جەژن نییە وازم جەژن نەبووە ئێستەکەمی جیاوازێکی نە لە ڕۆژەکانی جەژن ئیتر کە بەیانی دانەنیشتی قەیسی و فاسۆلیا و برنج و ئیتر ئەو بابەتانە و نەخوار وەکو تۆ بەڕاستی جەژن نییە ترەوە هەندێک کەسی شەیە ئاری بەخوا ئەڵە بۆ بەیانی من ئەوە ناخۆم هەندێک خێزان هەیە ئەوان نییە ڕوان ئامادەکاریەکەن بەڵام زۆرینەشی ئەو کاڵم زۆرینە دڵنیام کە زۆرینەی وایە لە بەیانیان ئیتر سەرکی بە هەر ماڵەکە بۆن و بەرامی ئەو خواردانە بوونیە اینجا ئێمە شەرۆک و نەریتە لە دەستگای میدیای کورساتیش هەموو ئەو کارمەندانی کە بەیانیان یەنە سەرکار و فریاناکەون لە ناو خێزانەکانی خۆیانە نانی جەژن یاخود چێشتی جەژن بخۆن لێرە ئامادەکاری کرێت بۆوان بووی کە جەژنەکە لێرە بکەنەوە مێگومان لە تایبەتمەندی جەژن لە نێو کورساتە تایبەتمەندێکی تایبەتی خۆی هەیە و بەس بەشێکی زۆریشەوەی کە جەژن ئاها پەیوەندیدارە بە مناڵەوە مناڵ زۆر دڵخۆشترە لەوەی کە بەیانیە زانە جەژنە و بۆنێکی تایبەتە و جلی تازە لە بەرەکە و پێڵاوی تازە هەموو ئەمانە بۆ ئەو وەکو یادگاریەک لە گەورەبوون ئامێنێتەوە هەرچەند ئێستا مناڵ ئێستا ڕەنگە لە گەورەبوون ئەم یادەوەریانی کەمتر بێتەوە لەبەرەوەی ئێستا دایک و باوکی ئێستا لە دەمی خۆیەگرێتەوە بۆی هەموو شتەکانی ماڵەکەی هەمیشە تازە بێت جاران بیرمانانی هەندێک ئەوەی کە قۆناغی نەبوونی بینی ئەم جیل ئاڵتونەی کە خۆمان ئەڵێن ڕەنگە جەژنا و جەژن جلی تازەمان بۆ کرابێ پێڵاوی تازە یان زۆر بابەتی تر لەبەرەوە تامەزڕۆی بابەتەکە بی مەڵام ئێستا مناڵ ئێستا لەبەرەوەی تێر و ئەوەنە چاو تێرە بۆ بابەتەکان وەکو ئێستا نییە ئێستا پێڵایی بۆ کڕی بلای و هەر گرینە جلی بۆ کڕی بلای و گرنگ ئێمە جاران کە بەیانی جەژن بوو شەو لە لای سەری خۆمانەوە دامانە ناپێڵا و جیل و بەرگەکان خوا خۆمان بوو بەینی هەستینام خۆیت و بڕۆیتە دەرەوە لە بەریکی دووداوی جەژنانە لە دایک و باوکەیت و بچیتە دەرەوە دای جژنانە بەڵام ئێستاوانی بەڕاستی زۆر خۆش زۆر یادەوەریانە ئاری جا لە هەمووی ناخۆشتر ئەوە بوو کە لەگەڵ هاوڕێکان تا یاخود ڕەفیقەکان تا ئاچیتە دەرەوە بۆ جۆلانێ و ئەم بابەتانە ئیتر جەژنانت پێ بوو سواری یاری ئەبووی کەشێکی خۆشە بەسەرە بەر ئینجا لەو دەوروبەرە کۆمەڵێک خواردن و شیرینی هەبوو ئەوانە دەکڕی لە هەموو ناخۆشتر ئەوە بوو کە جلەکەت پیسکەیە بیدڕێنی بیتەوە بۆ ماڵەوە ئامادەکاریەکانی ناو ماڵمان کردوانە کەسێک چۆن ئامادەکاریەکە بۆ ناوماڵ مناڵێک چۆن پێشوازیەکان لە جەژن ئەی ئامادەکاریەکانی هاوڵاتیان بۆ جەژنی قوربان و هەروەها
لیژنەکان و لیژنەکانی قایمقامیە چۆن و پێشوازیکردن لە گەشتیاران ئێمە ماڵەکانمان ئامادەکەین بۆ پێشوازیکردن لە میوان گەشتیارێکی زۆر من دوێنێ لە چەمچەماڵ بوو باشە کە ئاهاتمەوە بەرەو سلێمانی بەڕاستی هەرچی سیر مەکرد ئۆتۆمبیلەکان ژمارە 22 مانای چییە؟ مانەوەی لە هەورێر لە باغا لە ناوەڕاست و باشوور گەشتیار ڕویان لە شاری سلێمانی کردووە و ئێستا خۆشبەختانە هۆتێل و مۆتێلەکان هەمووی پڕن لە گەشتیار و سلێمانی شوێنێکی ئارام و چەندین سنتەری تایبەتی هەیە شوێنی تایبەتی هەیە بۆ ناوەندی گەشتیاری گرنگن بۆ پێشوازیکردن لە گەشتار بزانین ئامادەکاریەکانی قایمقامەتی سلێمانی چییە بۆ پێشوازیکردن لە هەر لە گەشتیار هەم لە جەژنی قوربان کاک فازڵ عومەر قایمقامی سلێمانی بە وەکالەت لە لامان میوانە وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە کاک فازڵگیان فەرموو بانی باش زۆر بەخێرێک جەژنیشی لە پیرۆز لە بینەرانیش چەندێکە سەرقاڵی ئامادەکاری واتە قایمقامەتی سلێمانی کاتێک بەرەو بۆنەیەک ئەچێت بوونمە بەرەو بۆنەی جەژنی قوربانەچین ماوەی چەندێکە بڕیاری پێشوازیکردن و ئامادەکاریتان بۆ ئەم جەژنە کردووە وڵا دیارە سەرەتا جژنی قوربان پیرۆز بێت لە مسلمانانی سلێمانی و هەرێمی کوردستان و عێراق عالەم بە گشتی و لە بینەرانی تەلەڤیزۆنە جوانەکەتان دیارە ئێمە و ئامادەکاریانە لە دەستپێکی ئەوەیە بە کۆبوونەوەکی فراوان دەستپێکە کۆبوونەوە فراوانەکە بە لایەنە ئەمنەکان بڵین بە ئاسایش حرەکاتی ئاسایش بە پۆلیس بە بەرگری فریاکەوتن بە بەرگری شارستانی بە هاتوچۆ لایەنە خزمەتگوزاریەکان بە ئاو بە کارەبا بە شارەوانی لایەنە تەندروستیەکان بە تیمی فریاکەوتن بە تەندروستی خۆی بە بەیتەرێ هەروەها تیمی چاو دێریش بە بەڕێبەرەتی گشتی گەشت و گوزار زائیدەن لیژنەکانی قایمقامەت و کەسەرۆکی لیژنەکانیش خۆی لە کۆبوونەکانە ئامادەبێ زائیدەن کۆمەڵی چێشخانە و میوانخانەکان بۆی تەنسیقێکی تەواو هەبێ لەو ڕۆژانەیە کە ئەوانیش نوێنەرەکان ئامادەبێ بۆ ئیشکارانە زۆر باشە کاک فازڵوا چاوەڕوانەکەی شەڵا بۆ ئەم جەژنی قوربانە ژمارەیەکی باش لە گەشتیاران لە شوێنە جیاجیاکانە و سەردانی شاری سلێمانی بکەن وڵا لەبەرەوەی ئەم ئاگر بڕوشە ڕۆسانە هەیە و ئیشەڵا هەر بەردەوامی ژەبێ و کۆتایشی پێ ئەو جەنگەی کە ئەو تەسیراتی هەبوو هەم لەسەر بازاڕەکان و هەم لەسەر گەشتیار و هەم لەسەر نرخەکان لەبەرەوە ومێدمان هەیە کە گەشتیارێکی باش ومان گەشتیاری باش وەڵاهی بەڕاستی هەرە بینی بڵێن بەردەوامە بەڵامی تر لەم ڕۆوە زیاتر دەرەکەوێ بۆ ڕۆژان ئاستی ئەو چێشتخانە و میوانخانانی کە هەیە لە ناو شاری سلێمانیە تا چەند بەشی ئەوە کە ژماری گەشتیاران کە ئەگەر زیاش بێت لە چاو ساڵانی ترا بەشی هەمویان بکات چونکە هەندێک کا دەمان بینی گەشتیار لە جژنەکان و بۆنەکانی ترامە خۆم زۆر کاتکاتم بۆ کورسات ئەم بینی هەندێکیان شەوانە لە ناو ئۆتۆمبیلەکانیانیان لە هەندێک شوێنی ترەمانەوە ئەمە بوو کەمی میوانخانەکانەوە بۆیان چییە؟ ئێمە بەپێی ئەو ئامار و داتا و زانیاریانەی کە هەر کۆمەڵی چێشخان و میوانخانەکان هەیەە لە ئامادەکاری تەواوان لەو باوەڕیانیم کە شوێن ئەوەنە بڵێن تەزیق بێ کە جێی گەشتیار و میوانەکان نەبێتەوە و ئەوان خواخوای ئەو ڕۆژەیانە کە پێشوازی لە گەشتیار و میوان بکەن بە تایبەتی کە بە فترێکی بێبازاڕی و ئەوەیە تێپەڕی و لەبەرەوە ئیشی خۆیانە و تەمەنایەکەن کە زۆرترین گەشتیار ڕویان تێ بکات ساڵانە پێش بۆنەکان دیاردەیەک هەبوو نرخ زیادکردن و زانەمان بابەتە هەبوو لەبەری خواستی وڵاتیان لەسەر کۆمەڵێک بابەت هەیە لیژنەتان هەیە بۆ چاودێری نرخی بازار بکات بە تایبەتی لە ناو جەژنی شابێگومان ئێمە بەردەوام لیژنەکان هەر بڵین لەم هەفتەی پێشووە سەردانی بازاڕەکانیان کردووە بە چڕیش لە دوێنێەوە سەردانیان کردووە لیژنەکانی قایمقامێت هەر بێزگە لەوەی کە چاودێری بازرگانی خۆشیان تیم و لیژنەی تایبەتیان هەیە دیارە ئێمە هەنێ زیادکردن هەیە زیادکردنی نە ئاسایی جیایە و زیادکردنی ئاسایی جیایە ڕەنگە لە حاڵەتێکا زیادکردنە نە ئاسایەکان ئەوە قابلی لێپێچینەوە و غەرامە و ئەوەیە و ئەرشیفەکانی لیژنەکانی قایمقامێت پڕە لەو وەسڵ و غەرامانەی کە بۆ ئەو زیادکردنە ئاسایە نەکراوە بەڵام پتێوە نەتەوێت لە هەنێ حاڵەتی مناسەبە و جەژن و ئەوانەیە بڵێن حاڵەتی زیادکردنێکی ئاسایی هەیە کە
ئەویش پەیوەندی بە تەڵەبێکی زیاتری هاوڵاتیانەوە لەو ڕۆژەیە لە سەر کاڵا و شمەکەکان بەڵام لە هەموو حاڵ بابێتە ناچێتە چوارچەوەی بازاری ئازادەوە زۆر خۆی ڕاستە بازار ئازادە بەڵام تۆ لیژنەکانیش ئەویان بەکراوەی نێشتووە کە بە حوڕێتی خۆیان ئێمە کاڵین زیادکردنەکە ئاسایی بێ ئەوەیە بەڵام کە زیادکردنە ئاساییەکە ئێمە بە تەبریری بازاری ئازاد لیان قبول ناکرێت ڕاست باشە کاک فازل ئەیتا چەند بە تایبەت چێشتخانەکان خواردنگەکان ئاگادار کراونەتەوە کە هەر چوار ڕۆژی جژن دەرگایان کراوە بێت بۆ پێشوازیکردن لە میوانە ئازیزەکان ئینتر میوانانی ناوخۆ بن یاخود دەرەوە چونکە دەکات لە یەکەم ڕۆژە زۆرێک لە چێشتخانەکان نەبوون داخرابوون کە دەبیان بە پشووانیش بۆ خۆیان تا چەند ئەمە ئاگادار کراونەتەوە کام ساڵ بۆ شازە نەبێت من ئەوەی کە پێشتر باسم کرد کە نوێنەری کۆمەڵی چێشتخانە و میوانخانەکان کە سەرۆکەکەیان بڵین لە کۆبوونەکەی ئامادە بووە دیارە ئەوان وەکو خەفەریات و واجب هەیەە بەسەر ئەو لایەنانی خۆیانە ئەو پیشەوەرانی خۆیانە ئەو شوێنانی خۆیانە کە لەو ڕۆژانەیە ئەبێ کراوە بن خزمەتی گەشتیاران و میوانان بکەن بە زائیدەن بۆ چاودێرەکەش بەڕێبەتی گەشت و گوزاری سلێمانی و لیژنەکانی قایمقامێت بەردەوام سەردانی ئەو شوێنانە کات چکە زۆربەی ئەو شوێنانە ئەکەوێتە زمنی مۆڵەت پێدانەکانیان لە زمنی بەڕێبەتی گەشت و گوزارایە هەم گەشت و گوزار بێجگە لە تیمەکانی خۆی لای ئێمەش لە لیژنەکانیش نوێنەری ئەکتیڤ و چالاکیان هەیە لەگەڵ لیژنەکانە شێوەیەکی تر هەر سەردانیانەکەنەوە بۆ ئامادەکاریەکان و چاودێریکردنیان هەر حەزم کرد ئەوەش بڵێم هەم بەڕێوەتی گەشت و گوزار لە بازگەکانیش نوێنەر و تیمیان هەیە بۆ بەخێراتنی گەشتیارەکان و بۆ پێدانی ڕێنمایی و هەم لە باخچەی نالی لە ئۆفیسێکی سابتیشیان هەیە لەوێ ژەر هەیەە ئاسانکاری تەواو کراوە بێزگەلەوە تیمی گەڕۆکیشیان هەیە باشە کاک فازڵ چۆن ئەبێت پێشوازی لە گەشتیار بکەین نیسامە بابەتێکە مخۆ زۆر هەڵەکرێ لە ناو خەڵکە دوو بۆچوون هەیە بۆچوونێک کە بەداخەوە بیرێکی ناڕاستە من لەگەڵیان نیموەمێ ئەوە ڕاستکەینەوە لەم بەرنمەیە پێیان وایە ئەم شارە بووەتە شاری کۆبوونەوەی بەشێکی زۆر لە برا عەرەبەکانمان و کۆمەڵک لەم دەستەواژانە بەکارێنن بیرێکی تریش ئەڵێ نەخێر ئەبێ بۆ پەڕی دڵ سنگفراوانی و پێشوازیان لەکەن لەبەرەوەی بەڕاستی ئەڵێن هەڕێک بەم زمانە کاکە پارەیان پێ و هۆکارێکن بۆ بژانەوەی بازاڕی ئێمە لە شاری سلێمانی پرسیارەکە لە جەنابتەکەم ئەم بۆچوونە تەمانەوەی دووەمیان ڕاسترە چۆن برەی پێ بتین چۆن گشتاندنێکی بۆ بکەین بڵین ئەبێ بە سنگی فراون و هاوڵاتیانی چۆن مامەڵە لەگەڵ گەشتیارا بکەن بەڕاستی وەڵا جگە لەو تەبریرەی کە بوونەتە سەبەبی بژانەوەی بازار ئێمە وەکو لایەنە قانونی و دەستوورەکەشی هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق یعنی ناتوانێت ڕێگری لە کەسێ بکەی کە خۆی خەڵکی ئەو وڵاتەیە بە هەمان شێوە چۆن لە شارەکانی تری عێراق ناکرێت ڕێگری لە خەڵکێکی کورد بکرێت کە سەردانی بکە ئەمە فکرێکی ڕەنگە ناڕاستە بەتایبەتی ئەمە لەم کاتە شاکە پێویستمان بە بژانەوەی بازاڕەکانمانە کە فترەیەکی زۆرە جام بووە بازاڕەکانمان لەبەرەوەی هەم جوڵەی نییە هەم لەبەرەوەی ئەو چالاکە سەربازی و ئەوانەی کە لە دەوروبەرمان هەیە بۆتە هۆی ئەوەی کە بازار ڕۆستابێ و ئێمە ئەوەیە ئەبێ برەو بۆ بۆچوونە بین کە پێشوازیان لێ بکەین بە خێراتنیان بکەین حاڵەتێکی تر هەیە ئەوەیە کە ئەبێ سەرپێچیەکانیان وەکو سەرپێچی کەسێکی ئاسایی ئەم شارە یعنی لێ قبول بکرێن نەگلی گەورە بکرێت لەبەرەوەی ڕەگەزەکەی جیاوازە جنسەکەی جیاوازە ئێمە ڕۆمە خۆمان تەقبولی ئەوەکەین هەر لەگەڕ و کۆڵان و شوێنەکانی خۆمان نبین خەڵکێک دراوسێکت ئەملات ئەولات علاگە خۆڵەکە فڕێ بۆ لەوەی خۆمان بەو گەورە و تەرکیزیە ناچێتە سەر بۆ کە کەسێکی مەسەلەن غەیری کورد ئەو شتە بکات تەرکیزی بچێت سەر لەبەرەوە ئێمە مادەم ئەو حاڵەتە لێپیچێنەوەی ئاسایی هەیە ئەبێ لێپیچێنەوەکان یەکەم ئەبێ دەستگا فەرمیەکانی حکومەت بیکە ناکرێ من بە ناوی کوردبوونەوە کە هیچ عینوانێکم نییە نا نوێنەری شارەوانی بم نوێنەری دەستگایەکی حکومی بم بچم ڕێگری لە کەسێک بکەم کە مثلا شوێنێکی پیس کردووە ئەوەی کردووە لەبەرەوە ئەگەر حاڵەتێکی ئیجراعاتی ئەبێ ئیجراعاتەکە لە زمینی دەستگا فەرمیەکانی حکومەت خۆیان بێکە ئەو ئیجراعاتانە بکە زۆر باشە اینجا کاک فازڵ دوو جۆر گەشتیار هەیە هەندێکیان ئەو گەشتیارانن کە ناوخۆن هەندێکیشیان لە دەرەوە یەنە ناو هەرێمی کوردستانەوە بۆ نمونە ئەو گەشتیارانی کە
لە دەرەوەیان یاخود بەراورد بۆ گەشتیارانی کە لە ناوخۆبوون لە هەولێر و دووهۆک و هەڵەبجە سەردانی شاری سلێمانیەکەن ئەمانە کامیان ڕێژەکانیان زۆرتر بۆ لە ساڵانی ترا و هەروەها تا چەند بۆ نمونە لە سلێمانی و بۆ نەگەشتەکرێ بۆ شارەکانی تری هەرێمی کوردستان ئەمانە چۆنن وڵا ڕەنگە بە پێ ڕۆژەکان جیاواز بێ ڕەنگە لە ڕۆژەکانی ئەوڵا لە ناوخۆیەکانی خۆمان هەر یەکە لە ماڵ و شوێنەکەی خۆی سەرقاڵی بەڕێکردنی ئەو ڕسوماتی جەژن و خزم و کەس و ئەوانە بێ ڕەنگە لە ڕۆژەکانی ترا سەردانی سلێمانی بکە و سلێمانی بەسەرکاتەوە بەڵام بە پێچەوانەوە ئەو گەشتیارەکانی تری عێراق شارەکانی تری عێراق هەر پێشوەختەیەن لە ڕۆژی پێشووترەوە سەردانەکەن بۆ بەسەر بنکاتەکان. اینجا کاک فازلێکێک لە تایبەتمەندیەکانی جژنی قوربانیکردنە. اینجا زۆر کات ئەبینین لە شوێنە گشتیەکانە لەسەر شەقامەکان کڕین و فرۆشتنی ئاژەڵ ئەکرێت لە جژنەکانی پێشووترا ئەو بەدیەکرات بۆ ئەم ساڵ ئێوەکو قایم قامێتی سلێمانی چ ڕێگە چارەیەکتان بۆم بابەتە دۆزیوەتەوە تەنانەت بە هەندێک شوێنە ئاڕۆیشتی بەڕاستی لەبەر بوون و ئەمانە نەتەتوانی تا چەند ڕۆژێکیش دوای جێژن هەر تا چەند ئامادەکاری کراوە بووی کە ئەم ساڵ باشتر ئەم مەراسیم و ڕێوڕەسمە بەڕێوە بچێت. ئێمە یەکێک لەو بڕگانەی کە لە کۆبوونەوە فراوانەکە باسمان کردووە ئەو حاڵەتەیە ئێمە مادەم بڵێن نوێنەری شارەوانی هەیە نوێنەری دەستگا ئەمنیەکانمان هەیە نوێنەری بەیتەرێ و تەندروستی ئەوانەژەیە ئێمە تیمی ئامادە هەیە هەر لە قایم قامێتەوە دەرەچن بۆ ئەو شوێنانە ئێمە یەکەم ئەبێ خەڵک هاوکار بێت لە پەیجەکەی خۆشمانە بڵاومان کردووە قایم قامێت کە ئەبێ خەڵک هاوکاری ئەو حاڵەتە بێت لەبەر تەندروستی خۆی ئێمە سوپاس بۆ خوا و بە هاوکاری دەستگا تەندروستیەک بەیتەرەکانی خۆمان تا ئەمڕۆ هیچ حاڵەتێکی تای خوێنبەربوون لە سلێمانیە وجودی نییە بەڵام لە شارەکانی تر هەیە کە لە عێراق ئێمە ئەبێ ئەگەر خۆپارێزی نەکەین ئەگەر هاوکاری یەک نەکەین ئەو حاڵەتەش ڕەنگە ڕوومان تێ بکات لەبەرەوە وەکو ئەو وەکو بڵین ئەوە لایەنە تەندروستیەکەی وەکو لایەنە کەلتوریەکەشی بەڕاستی شتێکی جوان نییە ئێمە لە سلێمانی ئەو کەلتورە هەیە خەڵک هەر لە ماڵەکەی خۆیەوە دەسەکا بە پاکردنەوە حازرکردن و هەر لە خۆیەوە ڕێخستنی خۆی و سەیارە شوهردن و گەڕک پاکردنەوەمانە گەڕک پاکردنەوەمانە لەبەرەوە تۆ لە جوانترین شوێنی شارە ئەم شەقام و بەرزە پرد و ڕێگا جوانانە مەسە پەچەیەک دروستەکرێ و حەیان فرۆشی و لەولا سێپایە دائەنرێ بۆ هەڵواسین و سەربڕین ئەمە هەم زیانگەیانە بە خۆی و بە خەڵک و بە مەترسی تەندروستی سێم هەرچەنێ مەڕۆم خڵێ بەخۆمازڵ بۆ ئەمە بنەبڕ ناکرێت ئێمە لە بەیانیەوە دەستەکرێەوەی کە تۆ باسێکی لە هەندێک گەڕەکە ئابینرێت مەمنوعە یانی ئێوە بەپی یاسەدا تا ناکرێت بەڵام سیرەکەی کابرایەت ئاژەڵەکە بە زیینۆتی ئەفرۆشە لەو شوێنە سەری ناپڕێ بەڵام کەسێکی با لە ماڵی خۆیان سەرێ ئێمە بڵێن نەک لە سبینەوە ئێمە بڵین لەم ڕۆ تیمەکان حازرین ئەسێمەکەم لێرە قساکەم ڕەنگە چەند دقەیەکی کە بڵین ئەو تیمانە کۆ ئەبنەوە دەرچوونەکەن بەڵام لەبەرەوەی حاڵەتەکە فراونە ڕەنگە فریانەکەون ڕەنگە لە شوێنێک خەڵک پەیوەندی ئەکا هەست بە بەرپرسیاریتە کاڵێ لە فلان شوێن ئەوە کراوە لە شوێنی کە ئەو تەلەفۆنە نەکرێ ئەمانش ڕەنگە فریای هەموو نقطەکان نەکەون من لایەنێکی تر توانێ ئاگادارکاتەوە بوورەکە ئەو لیژنەکانی قایم قامێت هەیە ژمارەکانیان بڵاو بۆتەوە ژمارەکانی بڵاوەتەوە بە هەموو شوێنەکە ئێمە لەبەرەوەی هەم سەرۆکی بڵێن بەشی زیادەڕەوی شارەوانی پۆلیسی بەرگری و فریاکەوتن ئەمەی پلیوای پاراستنی سلێمانی حرەکاتی ئاسایش پۆلیس سەرۆکی لیژنەکانی قایم قامێت لایەنی پەیوەندیدارەکان هەمووی بە تیمێک دەرەچن بۆ ئەو حاڵەتانە ئێمە لایەنێکی تریشەوە من حەزم بەر ئەوەش بڵێم هەرچەنێ ڕێ بە خۆمان ناینۆکو لە هەنی شەرعی قسەی تیا بکەین بەڵام خەڵکێک کە مەقسەی ڕازیکردنی خوا بێ لە خۆی ڕاستەکەی ئەبێ ئەوە بکە ئەینامە ڕێ بە خۆمان ناین بچینە تەفسیلاتی و لایەنە شەرعیەوە بەڵام حاڵەتە سادەکە ئەوەیە خوای گەورەی خۆی لە خۆی ڕازیکە بە جوانترین شێوە ئەو قوربانیە بکە. باشە کاک فازل با بە ڕێژەیە قسەی لەسەرکەین هاوڵاتیانی شاری سلێمانی لە کاتێکا کە بڕیارێکی لەم شێوازە دەرئەکرێت کە لە بەرژەوەندی هاوڵاتیان خوانە تا چەند پابندن بە بڕیارەکانەوە ئەگەر بەڕێژەی وڵا پێ بڵم ڕەنگە بڵێن وڵا زۆرینەی پابند دەبێ و ساڵ بە ساڵ باشتریشە هۆشیاری دروست بووە حاڵەتێکی تریشمانەیە ئێمە بڵێن عوزر نییە ڕەنگە ساڵێ لە ساڵەکان
بۆن منە قەسابخانەکە نەبوو بێ کوشتارگەکە نەبوو بێ ئێستا کوشتارگەکە کراوە یعنی تۆ ناتوانانی بڵێ لێراژمەیکە و لەوێش داخرابێ ئێرە لە بەرەوەی کوشتارگەکان کراوەیە شوێنی کڕین و فرۆشتنەکان کراوەیە لە بەرەوە تۆ ناتوانانی بڵێ بەدیل نییە بۆیە ئەو لەوێایکە لە بەرەوە هەر کەسێک بەدیل بەبێ ئەوە بیکا سەرپێچیەکە زۆر باشە کاتەیتر وەکو تۆ باسی لێوە کرد لەمڕۆ لیژنەکان ئامادەکاریەکەن بۆی لە هەندێک شوێن بەڕاستی بە ناوەکانیش بین لە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود لە بەشێکی لە گەڕێکی کازیوە لە بەشێکی لە زۆرێک لە شوێنەکانی تر یعنی ڕێک کردویانە بە کوشتارگەیەک لەنا ئەو گەڕەکانەیە و دانراوە بەڕاستی کاتە ئەوانە ئەم ساڵ ئەوانە بە شێوازێکی باش ئەگەریەوەی هەیە کەڕێگی لێ ئامادەیە خۆیان سەردانەکەن پەیوەندیشیان پێوە بکرێ بەدەم پەیوەندیەکانەوە ئەچن ئیجراتیژەکەن لەسەر شەقامێکی گشتی شانی بەدانرێت کە گەشتیارەی بینێ دەم دیمەنانە ڕەنگە بۆ ئەوەیە کاڵمە ئەمە پێچەوانی کەلتورەکەی سلێمانیە کە هەر لە ماڵەکەی خۆیەوە پاکی ئەکاتەوە حتا کۆڵانەکەی خستنی خۆی و سەیارەکەی و بە جوانترین شێوە ئەوێ تەمەەن بە پیرۆزی زانینی ئەو جژنی قوربانە ینی تۆ خۆتی بۆ ئامادەکەی حسابی بۆکەی تەقدیر زۆر ڕاستە سزاکە چێکاک فازڵە گەر کەسێک گوێ نەدا بە یاسا و ئەم دیاردێ ئێمە خۆشویستان لەگەڵ قوربانیکردنین کەمێکی تێ بەڕاستی لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلام و پێتانڵێن قوربانیکردن ئەبێت چۆن بێ کەسێکەیە قوربانی بکات مەرجەکانی چییە ئەو ئاژەڵی کە بەکاردێت بۆ قوربانیکردن ئەبێت تایبەتمەندیی تیابێت لە ماڵەوە بکرێیان لە دەرەوە بکرێ ببەخشێ نەبەخش لەمانە هەمووی پرسیارە کەمێکتر لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە جوابمانە درێتەوە بەڵام کاک فازڵ کەسێک سەرپێچیەکات لەو بڕیارانەی کە قایمقامێتی قەزای سلێمانی داوێتی وڵای ئێمە دەرت سەرپێچەکە سەرەتا دەست بە سەراگرتنی ئەوە ئەبێ ئەوەی کە سەربڕاوی ئەوەیە تێگانی ئەو پەچە و شوێن و شوێنی سەربڕین و ئەوانە ئێمە هەر نەک ئێسەوە ئەوەشم بیر چوو ئێمە تا هەفتەی پێشوو هەنێ شوێنمان تێگاوە لە نزیک شوێنی مەدانی ئاژەڵەکان هەنێ شوێنی سەربڕینی نافەرمی کە ئەوە شارەوانی و لیوای پاراستنی سلێمانی ئەومانە بە هاوکاری و مانگی ئێمە ئاتەنەویشان ئەنجام بدەن چەند شوێنێکی ئەویان تێگا بۆ ئەوەی کار ئاسانی نەبێ بۆ سەربڕینی ناسایی لەبەرەوە بەپێی ڕەتفعلی مقابلەکە ڕەنگە حتا ئیجراءاتی محکەمە و یان بە محکەمەشی تێبکەوێ ئەگەر بێوێ ڕوبەڕووی هێزە ئەمنەکان بێتەوە بێوێت جێبەجێی نەکا فەرمان و ڕێنمایەکانی ئەوان لە دەست بە سەراگرتنی ئاژەڵەکە بێ ئەوە تێگانی شوێنەکە ئەوە هیچەوە مەجالی تیانەیە یعنی هەر شوێنە بێ بێت تێک بیرێ و فڕێ بێرێ لەو شوێنە نەمێن کاک فازڵ لە هەندێک وڵاتە شارێکی هەستەکەن کە گەشتیار زۆر ڕووی تێکە هۆیەکانی دڵخۆشکردنی گەشتیار زیاد دەکرێت بۆ نمونە ئێمە چەندین شوێنمانەیە لە سلێمانیە ناوەندی گرنگن بۆ پێشوازیکردن لە گەشتیار بۆ نمونە سەرچنارمان هەیە ئەوە چاویلاندمان هەیە با پارکی شارمان هەیە زۆر شوێنمانێ بیرتان لەوە نەکردوەوە هەندێک هۆی دڵخۆشکردنی خەڵک زیاتر بکرێن لە جەژنانە لە بۆنەکاندا یعنی تەماشاکە هەندێک جار هەندێک فستیڤاڵێ ئەخرێتە ئەم ڕۆژانەوە هەندێک یاری سێرک و بابەتی ئەم بابەتانەیە کە بەداخەوە لای خۆمان نییە ئەخرێتە ئەم ڕۆژانەوە لەو ناوەندانە هەم دوو هۆکاریە یەک گەشتیار دڵخۆشەکە هۆکارێکی دیریشەوەی ئەو شوێنە ناسێنێ بە گەشتیار و گەشتیاری تر ڕاکێشە چارێکی تر بۆ ئەم ناوەندانە لەم ساڵانەیە بۆچی ئەم شتانە تۆزێ غایبن بۆ کەمن بەس ناوەندەکە خەڵک ڕاکێشە ینی وەنێ بڵێ سەرچنار بەهۆی کۆنسێرتێکی هونەریەوە خەڵک ڕاکێشە بە تایبەتی لە جەژنانە وەکوتر کراوە وڵای دیارە کە باسی و حاڵەتا کرێ ڕێک ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو بودجەی لەبەردەستی ئەو بەڕێوەبەراتی گشتی و وەزارەت و ئەو بەڕێوەبەراتیانەیە کە ئەو حاڵەتاکە چکە هەر پرۆژەیەک بکە هەر ئیشێک ئامادەکاریە بکات تێچوونی هەیە تێچوونی تایبەت ناتوانێت بکە ئێمەش لەبەرەوە ئەو جێگانە بە تایبەتی ئەمە ئەوەی جەنابدان باسێکەکەن پەیوەندی بۆ بڵێن وەزارەتی ڕۆشنبیریەوە هەیە پەیوەندی بە تیب لانە هونەریەکانەوە هەیە دەستگا هونەریەکانەوە هەیە ئەدەبیەکانەوە هەیە لەبەرەوە ئەمانە هیچیان باوەڕ ناکەم بودجەیەکی وایان لەبەردەسابێت کە بتوانێت جوڵەیەکی وای گەورە بکاکە ئەیناسەمە ئەبینین لە وڵاتان دەری جەناب تەڵی بۆ ئەوەی ئیسپانیا بۆ ڕەنگەش ئەوەی یاریگاوانە ئەو حاڵەتە دروست بووە کە خەڵکێکی زۆر سەردانەکە شەڕە تەماتیان هەیە هەر عملێکی بەسی تواسایشە بەڵام ڕەنگە بووە بە نەریتێک کە خەڵکێکی زۆر ببوونی ئەوە سەردانەکە لە زۆربەی وڵاتەکانە ئەوە هەیە بەڵام لای ئێمە بەداخەوە خۆ ئەگەر بڵین هێشتا لای ئێمە بڵین لە کوردستانی ڕۆژهەڵات ئەو حاڵەتە پێشکەوتوترە لەبەرەوەی
هەن کێشەی میزانیان نییە هەم ڕێکخرا و کۆمەڵەکانیشیان دەوڵەمەندتر و لەوەچ ئەکتیڤتر بن بەڵام دەوڵەمەندترن توانای باشتریان هەیە و حکومەتیش دیارە پاڵپشتیانەکە لەبەرەوە کە لە شوێنێکی وەکو پاوەیەکوێ کە گروپی هەزار دەفە بینی یا لە شوێنە گەشتیاریەکانیان ئەیبینی خەڵکێکی زۆر ڕەنگە لە باشووری ئێران و سەردانەکە بۆ ئەوێ لای خۆشمان شوێنی زۆرمان هەیە دەردی جەنامتەڵی ئەو حاڵەتانەمان زۆرە بەڵام دیارە ئێمە بە وەزعێکی اقتصادی و ئەوەی نالەبارە تێپەڕیون کە هەم ڕێکخراوە مەدەنیەکان هەم لایەنە حکوومیەکان کە بوجێکی وای لەبەردەستانیە کە بتوانێت خزمەتی ئەو وەزع بکە. باشە کاک فازل بگومان لە ڕۆژانی هەینیە شوێنە گەشتیاریەکان قەرەباڵغێکی زۆری پێوە دیارە اینجا دڵنیام لە کاتی ئەم بۆنانە شابە تایبەت ئەو گەشتیارانی کە لە خوار و ناوەڕاستی عێراق و سەردانی سلێمانیەکان حەز بەواکەن کە بچن بۆ شوێنە گەشتیارەکان ئەی لەوێ تا چەند ئەوانە ئاگادار کراونەتەوە کە کاراسانی بۆ گەشتیاران بکەن و تا چەند ئەوانی ژەبێ پابەت من بە پاراستنی ئەو ژینگە جوانەوە چونکە پێشتر بڕیارێک دەرکرا بۆ هەر کەسێک خۆڵ و خاشاک و پاژماوەکەی لە شوێنە گەشتیارەکانە بڵاو کاتەوە فڕی بە سزا ئەدرێ یاخود ڤیددیۆی ئەو کەسانی کە سەرپێچیەکە منێدە بۆ لایەنی پەیوەندیدار ئەوان دواتر لێپێچینەوەی لەگەڵاکەن ئەی بۆ گەشتیاران ئەم بابەتانە چۆنە وڵات دیارە بە هەمان شێوە ئەو حاڵەتانە جێبەجێ بێ و ئیجراتانە بەڵام ئێمە لە شوێنە گەشتیارەکان ئێمە لە ڕوە خزمەت گوزارێکەوە باوەڕ ناکەم هیچ نەقسێ هەبێت چکۆ تیمەکانی فریاکەوتنی تەندروستی لیژنە ئەمنەکان وجودیان هەیە هەموو لەو شوێنانەیە وەکو لایەنی خزمەت گوزاری و ئاگاداربوون و پاراستنی هاوڵاتیان دیارە لەو شوێنانەش کە زۆربەی کە شوێنە ئەچێتە قالبی شوێنە مەدەنیەکانەوە یا سکیوریتی خۆیان هەیە یا ئیداراتی خۆیان هەیە بۆ ئاگادارکردنەوەی گەشتیارەکانیان وە لە شوێنەکانی تیژ بە هەمان شێوە لە شوێنە گشتەکانی شاکە خەڵک بەشی ئەوە نەکە ڕۆشنبیری هەیە کە پابەت بێ بە ئیجرعاتی ئەو شوێنانەوە باشە لە دوای دەرکردنی ئەو بڕیارە تا چەند هەستان بۆ کردووە کە ژینگە پارێزراوترە لە چاو پێشتا چونکە من هەر خۆم نازانم لەگەڵ ئاریا یەک دوو جار کە چوینە دەرەوە لە دوای بڕیاردان لەسەر ئەو بابەتە هەستمان بۆ کرد کە تۆزێک ژینگەکە پارێزراوترە لە چاو پێشترا تا چەند هەست بەواکەن کە یاسا ئەتوانێت هاوڵاتیان زیاتر بەرەو ڕێگە ڕاستەکە وڵات طبعاً تۆ بتەوێنێتەوە ئیجراءات و غەراماتی مالی و ئەمانە خەڵک هەم ئەگەر لەبەر ئیجراتە مالیەکەش نەبێت خەڵک هەیە بیرکردنەوەی قوڵترە کاتۆ کە بۆ وا بکە لەبەر ئەوە ئێمە بەڵام وەکو لایەنی پاک و خاوێنیش ئێمە ئەو حاڵەتەمان هەیە کە لەوتی کۆمپانیاکان ئیجراءاتی پاکردنەوە ئەوەکەن باوەڕکە ینی زۆر پاکترە و زۆر باشتر بووە کە لە چاو ساڵەکانی زووەکە حکومەت توانە و ئیمکانێتی ئەوەی نەبوو کە خزمەتی ئەو بوارە باش کاک فازڵ من پرسیارێکی ترەکەم بەڕاستی چەند پرسیارێکە لە ناو یەک پرسیارە ڕوونکردنەوەکان جەنابەت لەسەری قسە بکە یعنی لە دنیاە بازاڕی شەوان یەکێکە لە گرنگترین بازاڕەکان کە زەرورە هەم بۆ گەشتیار هەبێ هەم دیوێکی دڵخۆشکردنیشە بەڕاستی ینی زیینەتی شارێکیش ئەخاتە ڕوو وانە لای خۆمان چەند بیر لەم بابەتە کراوەوە ینی بۆ منێزە شەوانی جەژن شەقامی سالم سەهۆڵەکە بەهار بەو زمانە باسی کەم یعنی گەشتیارێکی زۆر ڕووی تێگات تەنانەت خۆمان ئەچین پێمان خۆشە شەوان لەم شارەیە شوێنێکە بێ بۆ نمونە ئەزمە ڕۆگۆیژە هەیە کە ئەمانە کۆمەڵک شوێنن زۆر زۆر تایبەتن حەزمە کرد چەندین شەقامی تری وەکو سەوڵەکە لە سلێمانی هاچەنە هەیە بەڵام تاموچێکی سەوڵەکە جیایە لەگەڵ هەندێک شوێنی ترا بەڵام دیاردەیەکە کە ڕەنگە دوو دی و بێویش دیوێکیان بوونی ئەم عارەبانە و دەستگەڕانەی کە هەن هەیە پێی خۆشە لە بەرەو بچێ بۆ سەوڵەکە ماوەیەک لابرا خەڵەکەم زانی قۆمقۆی بەویت کاکە سەوڵەکە بەمانەوە خۆشن دیوێکی تریشانی نایاسایی ئەمانەکە لەو شوێنەیان هەم ڕێگرن لەوەی گەشتیاروانە چۆن هەوڵ ئەدرێت ئەم بازاڕی شەوانانە زیاد بکرێت و ڕێک بخرێتەوە بیرتان لەم بابەتە کردێتەوە بۆ ڕۆژانی جەژن وڵا دیارە بازاڕی شەوانەکان نەکرد بۆ خۆشی و ئەوەش دیارە بۆ تەوازنی قەرەباڵقیش خەڵکێکێ بە ڕۆژ ناچێ بۆ بازار بەشەوە چێ ئەوە شتێکی زۆر باشە تەوازنی قەرەباڵقی بەڕاستێر ناو بازاریش بەس چند ڕۆژێ پێش جەژن هەیە کە چەند تایبەتمەندی و چەند خۆشە شان ناڵم هەر بۆ تەوازنی قەرەباڵقی دووەم بۆ ئەو حاڵتی جەناو باسیەکەی بەڕاستی پێویستی بە ڕێخستنەوە هەیە ئەو
پەیوەندی بۆ شارەوانی پەیوەندی بە هەموو لایەکەوە ئێمە نابێت کەسمان خۆمانی لێ دەرکەین ئەگەر بە هەوڵ و پشتگیری هەموو لایەک نەبێ نە بە شارەوانی بەتەنیا نەبێ ئێمە بەتەنیانە بەلایەنێکی تر بەتەنیاکرێ بەڵام پێویستی بەڕێخستنەوە هەیە و ئیتر وابزانم ئەو بابەتەش دیارە لەسەر مێزی مناقەشات و ئەوانەیە کە بزانین ئەنجامەکەی بەچیەکە زۆر باشە ئەی هیچ بڕیارێک نییە لە دوایی بۆ نمونە جێژنی شەو ئێوە هەوڵ بە ناو بازار بە شەوانیش بوونی هەبێت چونکە بەڕاستی زۆر خۆشە زۆر کەسێ بە تامەزروی چاوەڕێەوەکە پێش جەژن بێت و شەوان سەردانی ناو بازار بکە اینجا بە تایبەت بەرەو وەرزی هاوینە چیمپلەکانی گەرما بەرزە بێتەوە خەڵک تااقەتەوەی نییە بۆ گەرمایە بچێ بۆ ناو بازار تااقەت پڕوکێنە لە شەوانە هەبێ ڕەنگە خۆشتر ئەمجانەجار قسەمان کردو لێگە وتمە ئەگەر بەدەست بن بێ ئەگەر بەدەست بن پێەوەی کە شەقانی مەولەی بیە هەیەکەم بە دوو شەفتە بێ شەوانیشە بێت تا دوانزە یەکە بێت لەبەر بەڕاستی زۆر گرینگە دوو ڕۆژتر هاوینە خەڵکێک لەبەر گرمای تااقەت پڕوکێنی ڕۆژ حەزەکە شەوان بازار هەر گەشتیارانیش بۆ ئێرە خۆمان کە بۆ نمونە گەشتەکەین بۆ وڵاتێکتر ڕەنگە حەزکەین بە شەو بچین بۆ شوێنەکانی بەڵام لێرە هەر یەک دوو شوێن هەیە بە شەو بوونیان هەیە خۆی یەکشت هەیە ئێمە ئەو بازار و حاڵەتانە واقع دروستیەکە باوەڕکە ئەگەر ئەو دووکان و شوێنانەی ئەو جادانەی ئێوە باسیەکەن بزانێ شەوانە مشتری و بازار و ئەوەی بۆ پیاابێ خۆی ئەیکاتەوە بەبێ ڕێنمای و بەبێ پێوتن و بەبێ ئەوە بەڵام دیارە هەموو بازارڕەکەی ئەوان قەرەباڵخێکەیان دەم بەرە جەژنان و مناسەباتانەیە بۆیە ئەویش بە شەو ینی ئەزانێ ئەوەی بە ڕۆژ ناتۆ بە شەو سەردانەکە بەڵام کە وەزەکە ئاساییە بێتەوە خەڵکیش مەسەهی ئەوەی نییە بە شەو بچێتە دەرەوە ڕەنگە نسبەی چوونە بازاڕی شەوانەکە زۆر کەمە بێتەوە ئەوە نەوتبەیەکێک کە حەزی لە بەردەرکی سەرایە بۆ چای خەڵوزێ بۆ بۆ شتێکی تایبەت وەکو بڵێ قەرەباڵخی و فشارەکە بەو دەرەجەیە نییە ساڵێکی تر هەر بۆ خۆی ببێنەری شەوان دڵنیاشم بازارێن ئەبێت بەڕاستی ئێستاش هەندێک شوێن هەیە باسی شەقامی مەولەوی کردئاری هەندێک دوکان هەیە بەڕاستی هەیە و خەڵکیش خۆی بە تامەزروی شەوان ئەچێ بۆی ئەگەر شەربەتێکیش بەبێ بچێت لە شەقای مەولەوی بخواتەوە خۆی وەکو مبادەری خۆی ئەیکاتەوە چاوەڕێ ئەوە ناکات چەند کە سەردانیکە یعنی وەکو خۆی یاوەتە دەست قەزەکە بەڵام ئەگەر حاڵەتەکە زیاتر بێ سەردانی بازار زیاتر بێ خەڵکی زیاتر ئەچێتە ئەو شوێنانەوە کاکفازڵمەر قایمقامی سلێمانی بۆ کالە زۆر سپاس بۆ لیژنەکانتان کە بەردەوام چاودێری هەم بازار هەم گەشتیار هەم وەزعاکەن بە هیوای جەژنێکی خۆش و ئەو بەڕێوەبەرەتیانش کە هاوکارمان لە لیژنەکانەوە سپاسیانەکە خۆشەویستان ئێمەش بەردەوامە